الله أكبر الله أكبر الله أكبر. مسلمانان لە سەرتاسەری گیان بە گەرموگوڕیەوە پێشوازیان لە جەژنی ڕەمەزانی پیرۆز کرد. بەیانی جەژن مسلمانان لە وڵاتانی عەرەبی و ئەوروپا و وڵاتانی دیکە بۆ ئەنجامدانی نوێژی جەژن چوونە مزگەوتەکان. الله أكبر ولله الحمد. لە زۆربەی وڵاتان مزگەوتەکان توانای جێکردنەوەی نوێژخوێنانیان نەبوو. مسلمانان شەقام و باخچە و شوێنە گشتیەکانیان پڕ کرد و دەنگی ئەڵڵاه ئەکبەر شەقامەکانی تەنی. لەژێر تەنگ پێڵچنینی پۆلیس و هێزە ئەمنیەکانی قەواری جوولەکە و پێکدادانەکانی ڕابردوودا نزیکەی 200,000 کەس چوونە مزگەوتی ئەقسا و نوێژی جەژنیان ئەنجامدا. شەقامەکان پڕ بوون لە نوێژخوێن و سونەتی نوێژی جەژن بەرز ڕاگیرە. هاوکات لە تەواوی وڵاتانی عەرەبی بەبێ سنووردارکردن و ڕێکارەکانی خۆپارێزی لە کۆڕۆنا مزگەوتەکان کرانەوە و مسلمانان بە لێشاو بۆ بەرزڕاکردنی جەژن وەک دروشمێکی ئیسلامی چوونە مزگەوتەکان. لە رووسیا مزگەوتەکان توانای جێکردنەوەی هەموو نوێژخوێنانیان نەبوو. ناچار شەقام و باخچە و ڕێڕەوە سەرەکیەکان پڕ بوون لە نوێژخوێن بە زمان و ڕەنگ و نەتەوەی جیاوازەوە. هەموو بەتەنیشی یەکەوە ڕوو لە خوای خۆیان نوێژی جەژنیان ئەنجامدا و دەستیان لە ملی یەکتر کرد. مزگەوتەکانی ئەوروپاش دەنگی ئەڵڵاه ئەکبەری تێدا بەرز بووە وە کەمیشە مزگەوتەکانی ئەوێ ئاوەدان بوون. لەم جەژنەدا پڕ بوون لە نوێژخوێن و جیاواز لە کولتوری ئەوروپا تەوقە و دەست لە ملانکردن و جەژنە پیرۆزە باڵی بەسەر مزگەوت و قوتابخانەیەکانی ئەوروپادا کێشە. الله أكبر الله أكبر الله. لە هەمان کاتدا ئەمریکا و کەنەدا و ئەمریکای باشووریش هاوکاتی مسلمانان لە ئاسیا و ئەوروپا و ئەفریقا چوونە مزگەوتەکان. سونەتی نوێژی جەژنیان زیندوو ڕاگرت، گەردن ئازادیان لە یەکتر کرد و نزا و پاڕانەوەیان کرد بۆ قبوڵبوونی عیبادەت و تاعاتی مانگی ڕەمەزانیان. الله أكبر كبيرا. جەژنی ڕەمەزانی ئەمساڵ بەراورد بە ساڵانی ڕابردوو لە کوردستان و سەرانسەری جیهانی ئیسلامی گەرموگوڕی و پەرۆشێکی گەورەی مسلمانانی پێوە دیار بوو، بەتایبەت کە لە 2 ساڵی ڕابردوودا بەهۆی ڕێکارە خۆپارێزەکانی پەتای کۆڕۆنا مەراسیم و دروشمەکانی جەژن سنووردار کرابوو. والله أكبر لا